چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک ڕایدەگەیەنن پلانی کورد بۆ قۆناغی دوای شەڕی داعش لە ناوچە زێناکۆکان نادیارە. لە ڕاستیدا تا ئێستا من نەمویستەوە کوردیش پلانێکی هەبێ بۆ دوای کۆتایی هاتنی شەڕی داعش و بە تایبەت لە ناوچە جێناکۆکەکان تەنیا ئەو پلانە عامە نەبێ کە پێی دەوترێ ڕیفراندۆم. من پێم وایە ڕیفراندۆم کافی نییە بۆ یەکلاییکردنەوەی ئەم دۆخە، چونکە دۆخی ئەم ناوچانە تحملی ماوەیەکی زۆر درێژ ناکاوە، پێویستە ڕاستەوخۆ کورد پلانێکی دیاریکرا و ڕۆشن و ئاش بە بەرنامەی هەبێ و ڕای بگەێنێ بۆ خەڵک و هەموو حزب و لایەنە سیاسیە کوردستانیەکان تێکرا لەسەری کۆک بن، گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی تردا بکەن، لەگەڵ تورکمان و عەرەبدا بکەن، لەگەڵ حکوومەتی بەغدادا بکەن. پلانی زۆر تۆکمە و گەورەی هەبێ بۆ ناوچە جێناکۆکان. ناوچە جێناکۆکەکان هەمووی هاوسنوورە لەگەڵ دوژمنە جیاوازەکانمانە، لەگەڵ عەرەبی سوننا کە ئەمڕۆکە لە بیدایەتە زۆر پشتیوانیان لە داعش کرد و لە هەڵبژاردنەکانە زۆر دژی ئێمە بوون و هەمیشە و هەندێک بەدەستی تورکیا و بەرەی تورکمانی ئەوانش توانیوانە هێزێک زەقکەنەوە بەرامبەر ئێمە کە تورکیاوانەیە. یعنی ئێمە دوژمنی مشتەرەکی زۆر گەورەمان هەیە، بۆیە دەبێ بەرنامەیەکی مشتەرەکی گەورەمان هەبێ بۆ بەرامباربوونەوەی ئەو سیاسەتانەی کە هەیە بەرامبەر بە کورد. پەرلەمانتارێکی عێراقیش ڕایدەگەیەنێت پێویستە کورد بە پلانەوە کار بۆ قۆناغی دوای شەڕی داعش بکات. پلانی کورد بۆ ئەم پرسە گرنگانە و دەوری کورد لە هەموو ئەم سیراعاتانە لە دوای داعش چییە؟ بە حەقیقەت ڕوون نییە بۆ هیچ لایەکمان. ئەوەی کە لای من گرنگ بێ کەرکووکە و ناوچە دابڕاوەکانی کوردستان گرنگە. ئایا سەرکردایەتی سیاسی کورد چۆن خۆی ئامادە کردووە بۆ دوای داعش؟ ئامادەکردنی سەرکردایەتی سیاسی کورد تەنها ئەوەندەیە کە ڕیفراندۆم بکرێت لە ناوچە دابڕاوەکان و تەواو و خوتەی بەدیل چییە؟ لە کاتێکدا کورتەنگە بۆ ڕیفراندۆم دەنێت کەسی سەرنووسی ناوچە زێناکۆکان نادیارە، بە تایبەت پشتگوێخستنی مادەی 140 لە ساڵانی ڕابردوودا بۆتە هۆی مانەوەی کێشەی سیاسی کەرکووک باڵپەرسێدراوی لە نێوان هەرێم و بەغدادا. لە کاتێکدا کورد پێداگری لەسەر ڕیفراندۆم دەکات، هیچ پلانێکی بۆ ناوچە زێناکۆکان دیار نییە و ئەمەش کاریگەری نەرێنی لەسەر هەزری دانیشتوانی ئەم ناوچانە دروست کردووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.